بۆ ئەم ساڵ تەواوی گەنمی جوتیاران وەردەگیرێت بۆ هەرتەنێکیش بڕی 850,000 دینار دیاری کراوە بە وتەی وەزیری بازرگانی هەرێم لەگەڵ وەرگرتنی گەنم لە نزیکترین کات جوتیاران پارەی گەنمەکانیان وەردەگرن. هەموو ئامادەکاریەکان بۆ وەرگرتنی گەنم کراوە و بە خێراییش شکارەکانیان جێبەجێ بکرێت. هەموو ئەو گەنمەی کە هەیتی جوتیار هەیەی هەرچەندی بێبڕەکەی لێ وەردەگیرێ نرخەکەشی بۆ هەر تەنێک 850,000 دینارە. بەڕێوەبەری گشتی بازرگانی عێراق دەڵێت بۆی وشکە ساڵیەوە بەرهەمی جوتیارانی عێراق بەشی پێداویستیەکانی ناوخۆ ناکات بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی گەنمیش ڕەزامەندی درراوە تا 3 ملیۆن تەن لە دەرەوە هاوردە بکەن بۆ شایستەداراییەکانی ساڵانی ڕابردووی جوتیارانی کوردستانیش لە پرۆژە یاسای ئاسایشی خۆراک جێگای کراوەتەوە. دەتوانین بڵێن تا ئێستا وەرزی بە بازاڕکردنی گەنم بە هەموو پێوەرەکان سەرکەوتوو بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستمان بە هاوردەکردنی گەنم دەبێت. یاسای ئاسایشی خۆراک کە لە ئیسادا لە پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت بڕیاری داوە 3 ملیۆن تەن گەنم وەربگرن بۆ خەزانەی استراتیژی حکوومەت. ئەگەر پەسەند بکرێت هیچ مەترسیەک لەسەر دابینکردنی گەنم و نان لە عێراق نامێنێ. ساڵی ڕابردوو بڕی 125,000 تەن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگیراوە بە نرخی 506,000 دینار بۆ هەرتەنێک، بەڵام بۆ ئەم ساڵ بۆی کەمبوونەوەی بەرهەمی گەنم تەواوی گەنمی جوتیاران وەردەگیرێ و بۆ هەر نرخێکیش بڕی 850,000 دینار دیاری کراوە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.